بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکی تر دێمە دیداری و بەڕێز و خۆشەویست هەفتەی پێشوو لە پرۆگرامەکەماندا بەگشتی باسی جومگەکانی ڕیفۆرممان کرد لە وەزارەتی خوێندنی باڵادا کە ئەم وەزارەتە بەڕێزە لەم کابینە نوێی حکوومەتی هەرێمی کوردستاندا دەستیان داوەتێ و تا ڕادەیەک تەشخیصی هەندێک لە خەلەل و مناقەشێکمان لەگەڵ جەنابی وەزیرا کرد. کۆتایی پرۆگرامەکەم بۆ پرسیارە بوو کە باسی ئەوم کرد بەپێی راپۆرتێکی تەلەڤیزیۆنی BBC مستەوای تعلیم کواڵەتی خوێندن لە کۆی دابەزیوە لە بەرەوە کۆیتیەکان لە وەزارەتی خوێندنی باڵا و لایەنە پەیوەنددارەکان بانگێشتی لیژنێکی تایبەتمەندی زانکۆی کامبریجیان کرد بۆ دراسەکردنی کاتێک کە ئەگەنە زانکۆکە بە ڕاڕەوێک کاتەیە پەڕن کاچێتەوە سەر گەراجێکی ئۆتۆمبیل پارکینێکی ئۆتۆمبیل پرسیارەکەن ئەرێ بەڕاست ئەم ئێرە مەعرەزی سیارەشی تیاڵەن نەوەڵاوە موهی مامۆستا و خوێندکارەکانە ئەڵێن کەواتە ئێمە تێگەیشتین کە بۆچی کواڵەتی خوێندن لێرە نزمە پێویست ناکات لەوە زیاتر ئێمە لێکۆڵینەوە ئەنجام بین. من ئەو پرسیارەم ئاراستەی جەنابی وەزیر کرد ئێستا بزانین لێکۆڵینەوەی جەنابی وەزیر چییە کۆمنتی چییە لەسەر ئەم جۆرە وڵاتە نەوتیانە و پێگەی شەهادە و خوێندن و ڕیسێرچ لەم جۆرە وڵاتەدا بەخێر بێتەوە دووبارە زۆر خۆشحاڵم سپاس بۆ ئامادەبوون. سەبارەت بۆ پرسیارم کافتەی ڕابردوو لێم کردووە سەش دووبارەم کردەوە کۆمنتت چییە؟ کۆمنتی منەوەیەکەوە کێشەکە لەوەدا نییە کەوا تەڵەبە پارەی هەیەیان مامۆستا پارەی هەیەیان وڵاتەکە نەوتیە. کێشەکە لە شێوازی ئیدارەکردنی زانکۆدایە لە شێوازی پەروەردەکردنی تەڵەبەدایە و شێوازی خستنە بازاری ئەو خزمەتگوزاریەیە. بەخۆم لە کوێت مامۆستای دەرەچی بوومە ممتەحینی خارجی بوومە لە کولیە طبەکەیان و دیومە کە سیستمی ئەکادیمیان چۆنە و لە باشترین پارە سەرف دەکەن حەز دەکەن بەرزترین ئاستی ئەکادیمیان هەبی بەڵام کێشەیەکیان هەیە چەندی پارەی تێبکەن لەو سیستەمە چەندی خوارمان دیکەن چەندی خەڵکی ئەجنەبی دێنن کەوا تەعینیان دەکەن بەڵام ئاستەکە لە گەشتۆتە حدێک لە کواڵەتی کە باشە بەڵام بەرزتر نابێتەوە قەت ناگاتە ئاستێکی کە وڵاتێکی فەقیری وەکو کۆریا کە مواردی سامانی نیە نەوتی نێشتی نیە تەنها سیستمی باشی هەیە ناگارنە ئەوێ ناگەنە مالیزیا ناگەنە بەریتانیا. سەبەب چییە؟ چونکە هەیکەلی ئیداری شێوازی بەڕێوەبردن و تەمویلی زانکۆکەیان ڕێگەی ئەوە نادا کەوا لەوە زیاتر بەرەو پێشەوە بچن لە بەرەوەی حکوومەت بە وردەکاریەوە و پێدەڵ مایکرۆمانجمنت وردەکاریەوە ئیدارەی زانکۆ دەکە هەر وەکو ئێستا لە کوردستاندایە. ئەی پەیوەندی بۆ هەیە بۆ نمونە هەر بخۆ بن و نەوت ئەمە یەکێک لە پەیوەندیی سەرەکی هەیە لەوەیدا کە حکوومەت ئامادە نییە دەستکاری هەیکەلی کارژێری و تەمویل بکە لەبەرچی دەڵێ خێڕڵەوە واجد مەسەن دەرێ پارە زۆرە مشکلەمان نییە پارەی تێکە کواڵەتی بەرز دەبێتەوە بەس لێرە چیە معنایوانی حکوومەتەکە بە عەمدی کەم تەرخەمە بەڵام کەڵتورێک دروست بووە لەوەی کەوە ئەگەر هاتوو کێشەیەکیان بوو پارەی تێگرن وا دەزانن بەرەو چاچی دەچێت. جا لێرەدا ئەو راپۆرتەی جەنابەت باسی دەکەی ئەو کێشەی باسی دەکەی هەمان کێشە لە سعودیە هەیە. سعودیە زانکۆ دروست دەکا بە ئەو پەڕی بڵین عەسری و خەڵکی ئەجنەبی و مامۆستای چاک و تەنانەت کەشێکی ئەکادمی جوان دروست دەکات بەڵام سیر دەکەی ئاستی ئەکادمیەکەی بەرز نابێتەوە. ئەی پەیوەندی هەیە بەس خێڵەکەتی سیستمی سیاسیەوە بۆ نمونە یەک بنەماڵە و یەک مەلیک بەردەوام حکوم بکات و ئیتر بۆ بڕیاردان پێویستی بەگەڕانەوە نەبێ بۆ توێژینەوە بۆ نمونە من قالە فڵان کەسی تر قالە الکویت قالە العێراق. ئەمە علاقەی ڕاستەخۆ ناتوانانی بڵێ علاقی ڕاستەخۆی بەڵام علاقی ناڕاستەخۆی هەیە کە وەختێک عقلیەتی حکومڕانی بە شێوازێکە معناوێ سەیری هەر وەزارەتێک بکەی یان هەر دەستگایەکی حکومەت بکەی بە هەمان عقلیەت بەڕێوە دەچی کە تۆ باسی ریفۆرم دەکەی کەس بە ضرورەتی نابینی پێویستی نازانیکەوە ئەو شێوازی بەڕێوەبردننی زانکۆکە بگۆڕێ. بۆ نمونە شێوازی بەڕێوەبردن چییە؟ زانکۆیەکی بڵین حکوومەتی ئێستا کە سەدی تەمویلەکەی لە حکوومەتەوە بۆ دێ لە ڕاستیدا ئەو پارەی حکوومەت دەیداتێ بەشی نیوەی پێداویستیە علمیەکان و مرۆیەکان و کەلوپەل و ژێرخانەکەی ناکە بەڵام هەم زانکۆکە چارەی نیە ئیلا دەبی بەوەندە بڕە پارە ڕازی بێ هەم حکوومەتی ژەب لەو پارە زیاتری لەوێژ وەزارەتی تعلیم لەو فقراژی هەموو لە هەموو شوێنێکدا مەسلەی فقر نییە لێرە پارەشی تێبکە کە تۆ زەختێکی ئەدا دروست نەبوو لەسەر سەرکردە ئەکادیمیەکان شێوە تەمبەلێک دروست دەبێت کابراایە کە لەم شوێن خۆی دانیشتۆ معاشیم سۆگەرە کەس هین بڵێن ئەدای ئیوی ڕەبت نەبووە بە تەرقیەکردنی بە معاش زیادکردنی وای لێ دێت تەمبەلێک دەیگری مەجبورنی ئیشکە و معاشیم سۆگەرە. ئێستا مامۆستای خراپیان مامۆستای چاک لە کوێت هەر وەکو لە کوردستان مامۆستای چاک و مامۆستای خراپ هەمان معاش وەردەگرن کەسێک نییە بڵێ ئەو مامۆستایە چاکە با دوو بەقەت ئەوەری بگرێ ئەدا بەرهەمهێنان ڕەبت نەبووە هەم بە تەرقیەش و هەم بە پارە وەرگرتنی تەنانەت زانکۆیەکی کوردستان لە زانکۆیەک لەو کوردستانە هی حکوومەتی
کام زانکۆی دەری لە ئاستی کواڵەتی لە هەمان باشتربی و زانکۆیەکی بینە لە هەمان خراپتربی هەمان پارەوەردەگرن سەرۆکەکانیان هەمان پارەوەردەگری لێرەدا لە سعودیە لە کوێت زەختێک نییە لەسەر هەم ڕئیس جامعە و هەم عەمید بۆ ئەوی ئەدا و کواڵەتی بەرزکات و چکەم ژیانی مسۆگەرە لە یەک ناچین لەو خاڵەت زۆر لێک دەچین بۆیە سیستمی ڕیفۆرمی هەیکەلی ئیداری هەیکەلی تەمویلیمان دەبێت بگۆڕین باشە تاوای لەبێ لە هەیکەلی ئیداری و تەمیلیە لەم نەخشە ڕێگەی کە وەزارەتەکەتان و جەنابتان بنیاتنان ناوە باسی ئەوواکەن کە ڕێگایك بدۆزنەوە بۆی زانکۆی تر بتوانێت هەر بەستەنیا بەرخۆر نەبێ بۆ خۆی ئیبداعی هەبێت و خۆی تەمیل بکاتەوە ئەمە چۆن زانکۆ شوێنی معریفەیە شوێنی هوەرە شوێنی خزمەتە شوێنی بەرهەمە دەتوانێت لە وەزارەتێکی نەوت زیاتر پارە پەیدا بکە لێرەدا بۆ نمونە بەرامبەر هەر تەڵەبەیەکی کەوەری دەگری لە حکومت پارەیەکی دیاریکرا وەردەگرێت لە بەرامبەر هەر تەڵەبێکی تایبەتیش لە وڵاتانی ترەوە بۆت بێن دەتوانانی پارەی لێ وەربگری لە بەرامبەر ئەو پرۆژانەی کەەوە ئەنجامی دەدا پرۆژەی توێژینەوە پارەوەگری تەبەڕعات وەربگرێ لەویش زیاتر خزمەت پێشکەشکە مەکتەبی استشاری هەیە بۆ یاسایی بۆ هەندەسا بۆ پزیشکی تەنانەت من باسم لە نمونەی وا کردووە بۆ نمونە لە هونەرە جوانەکان ئەو تابلۆی دروستەکەن ئەو پێکەری دروستەکەن توان بیفرۆشن خەڵک پارەی پێدەداک ئەو پارەی دێتەوە دەبێت لە خودی ئەو کۆلیجە سەرفکرێتەوە کە لی دروست بووە بەڵام پێ دووە لە مشتەمەوە گرنجەکە لەوە لە چیدایە ئەو وەختە پارەی حکومت کە بەشی نەکردو ئامێری متەتەوریان لەو بە کریشتی گران بە هاویان کامپەسیان بە دروستکە خۆیان دروستی دەکەن بە زیادەوە لە وڵاتانی تر نیوەی بوجەی زانکۆ حکومت دەیدا ئەویدی زەختە لەسەر زانکۆ خۆی پەیداکە کەواتە سەرۆکی زانکۆ عەمیدەکان مامۆستاکان دایم لەژێر زەختن بۆ مسۆگەرکردنی ژیانی کواڵەتیش و ژیانی خۆشیان و معاشی خۆشیان زۆر باشە بەڵام ئەگەر زانکۆ ئیبداع و بەرهەمەکانی زانکۆ کڕیاری نەبێ بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە معریفە و بە ڕیسێرچ و زانیاری و ئەوانەوە هەیە مەبەستم لەم جۆرە کولتورانەیە نەمەتی کولتور تەسیری نییە لە دروستکردنی ئیبداع یان سستی و پوکانە و پاسیفکردن یان ئەکتیفکردن نەخێت هەموو وەختێک بازاری هەرێم پێویستی بە کواڵتی بڵێن بەرهەمێنان و خزمەتگوزاری زانکۆ هەیە هەموو وەختێک پێویستێتی کۆلێژێکی هەندەسا مربی هەموو هەندیسەکان لەوێن دەرات ئەویش دەتوانی پارە بۆ خۆشی پێداکە بۆ زانکۆکەشی بەڵام کە زانکۆ زەختی لێ نەکە و زانکۆ داوای لێ نەکە مامۆستا هەیە بیرۆکەی زۆر عەبقەریانەی بۆ هەیە دەستە لای سەرۆک زانکۆی دەرەیە فکرم لە شتێکی زۆر باش کردەوە خێرت بۆ دێنێ دەڵێ مەجبورنین بە قسەتکەم ناشمەوێت چونکە مەکاتم دەبا و عاششم ناشئی کولتوری گوێگرتن و کڕینی عەقڵی زانکۆکان و بەرهەمەکانیان لەناو حکوومەت هێرێمی کوردستانە دروست بووە کەلتورێک دروست بووە لە ناو حکومەتیشداکەوە ئەو پرۆژانێک کە کواڵەتی بەرز دەکاتەوە خزمەت دەکا پارەی خەرجی کەم دەکاتەوە بەرهەم زیاد دەکات دارایی و داهاتی بە ئابووری بۆ زانکۆن زیاد دەکات دروست بووە و هانیش دراوە و بۆیش ئێستا گەیشتونێتەوە مەرحەلە لەی ڕفۆرم لە دەرەوەی حکوومەت ئەگەر حکوومەتی هەرێممان قەناعەتی بەو ڕیفۆرمە نەبایە کەس نێتوانانی لەو بیسمانگەدا ئەوەندە قۆناغە ببڕین ئەوە بزانە ئەمە بەرنامەی حکوومەتە بەرنامەی یەک وەزیر نییە ئەمما لە دەرەوەی وەزارەت لە دەرەوەی حکوومەت ئەمە بەشێکە لە کەمپینی زەمینە سازی قەناعەت پێهێنان مخاتەبەکردن جارێ سیاسی بڕیاردەرەکان لە ئۆپۆزیسیۆن و لە فەرمانڕەواکانەوە هەمووی قەناعەتیان پێ هەمووشتە ئیدیا کردوین بەڵام لە ناو جیهازی هەموو حزبێکیشدا بەشێکانە لە بەرژەوەندیان دراوە کە مرتاح نین زۆر باشە لە ناو خەڵکیش هەمان شێوەیە باشە با من کاتێکی کەمم ماوەکو خۆمی ترداێنین بۆ پرسیارانی کە لە ڕێگەی تۆڕی کۆمەڵاتی فەیسبوکەوە ئاراستەی جەنابتان کرا لە ڕێگەی NRT و لە ڕێگەی پێیجی تایبەتی خۆم و هاوکات میوانەکان بەڵام ئەمەوێ چەند قسەیەکیش بکەین لەسەر زانکۆ و سیاست لەم کۆتاییانەدا لە ڕووداوەکانی ئەم دوایی کوردستان و پێکدادانەکان و هەڵاوسانی داواکاریەکانی بەشێک لە خەڵکی کوردستان و ڕژانیان بۆ سەر شەقامەکان زانکۆش تەدەخلی کرد ئەم شێوازەی تەدەخلی کوردستان ئاماژە بوو بۆ زیندوێتی و دانەبڕاوی زانکۆکانی کوردستان لە خەڵکی وڵات یان ئاماژە بوو بۆ مردوێتی خۆی لە ڕاستیدا ئاماژە بەوە دەکاتکەوە زانکۆ بەشێکی دانەبراوە لە مجتەمع بە تایبەتی ئەو ژمارەیە کە خوێنکارانەی کە ئێمە لە زانکۆکانماندا هەنا لە شارێکی وەکو سلێمانی بەدەیان هزار تەڵەبە لە ناو زانکۆیە خۆی شارەکە چەندە جا لێرەدا ژیانی ناو زانکۆ پەیوەندی ڕاستەخۆی بە ژیانی ڕۆژانەی خەڵک و بازار و تەواوی ناوچەکە هەیە و ئەو ئازادی کە لە ئارادایە ئەو توانای دەربڕینی لە ئارادایە وای کردووە کە زانکۆ بەشێکی دانەبراو بێ لە دەربڕینی هەموو ڕاو بۆچوونێک ئەوە سەرباری ئەوەی کە زانکۆ شوێنی ئەوەیە کە دەبێت دیبیتەکە لەوێ دەست پێ بکاو لێ کۆتایی پێ ئەو دیبیتە دیبیتێکی علمی بوو یا بارگاوی بوو وەکو لە پێشەکەکە ماوەتی بوتم بە منطقێکی ئایدۆلۆژیە بسترا دەخێر ئەو دیبیتەی لەو دوایە قەوما لە ناو زانکۆیەکی وەکو سلێمانی دیبیتی علمی نەبوو
دیبیتێکی ئەکادمی نەبوو ئەوە ئێمە بە هیواین کە ئەو دیبیتە ئەکادمی لە ئێستاوە دروستکەین داوامان کردووە لە حتا لە مامۆستایانی کەوا بە شێوازی جیاواز بیر دەکەنەوە بێن لە ژوورێکدا بیرکردنەوەی جیاواز بەیەکەوە بڵێن دیبیتێک بکرێ بۆی نەخشەرەگا دابدرێ بۆی پرۆژە بخرێتە بەردەم کۆمەلگا بەردەم سیاست مەداران ئۆپۆزیسیۆن دەسەڵات ئەو دیبیتە بەو شێوازە ئەکادیمی داتا و پلان و بیرکردنەوە و ڕاو بۆ چوونە ئەوانە نەبووە ئەو شتێک کە هاتە ناوزانکۆ بزوتنەوەیەکی تەواوکەری ئەو کۆمەلگایە بوو کەوا زیاتر ڕنگدانەوەیکی سیاسی بوو و زیاتریش داواکاری خەڵک بوو بۆ چاکسازی باشە ئەو داواکاری چاکسازیە شتێک نییە پێ بڵێ دیبیت چونکە ئەمە مەسەلاً کە تەڵەبەیە هەڵساوەتەوە داوای چاکسازی دەکات مە علاقی بە دیبیتی ئەکادمی نەبووە دیبیتێکی سیاسی وەزیرێک کە کۆنتاکتە لەگەڵ سەرۆکی مەسەلاً حکوومەت و بە حکومی شەکەت پەیوەندیت لەگەڵ فراکسیۆنەکانە هەیە تاوەکو ئێستا بڕیار بەدەستی کوردستان گەیشتۆتەوە قەنەعەتەی کە گوێگرتن لە زانکۆ و ڕیسێرچ و دبیتەکانیان و داتا سازیەکان گرنگەیە بۆ خۆی کولفی کولەچی ئەو وتی ئەوەیە خۆی تێکەڵە خەڵکانێکی زۆر قەنەعەتیان بەوە هەیە کە بەو شێوازی ئێمە حکومڕانی دەکەین بەو شێوازە کەلتورێک کە بەرداوامیدانی بە شێوازی کەلتوری پێشوو ئەمە پێویستی بە گۆڕانکاری جەزری هەیە تەنانەت تێڕوانینمان بۆ کێشەکانی هەمانە و چارەسەرەکانی هەمانە و مێکانیزمی پیادەکردنیان هەمووی شێوازێکە لە ئیبداعیات و اجتهادیات یعنی وا لێ هاتووە هەر کۆمەڵێک بەتەنیا بیرەکاتەوە پێی باشترین حەلە و ئەنجامیدا زانکۆ بەشدار نەبوو لەو پرۆسەیە بەڵام ئەمە خەتان ناتوانانی لە یەک لایەن بگری چونکە هەم لەلایەکەوە ناوماڵی زانکۆکە با ئەوەندە مرتب نەبووە لە مەودای 20 ساڵی ڕابردوودا پرۆژە دوو پرۆژە پێشکەشی حکوومەت و کەرتی تایبەت و گشتی بکە بڵێ من سەرچاوی بیرکردنەوە و تێڕوانین و پرۆژەمە وەرن لە من بپرسن و پارەشم بدەنێ و بۆشتانی بکەم هێشتا زانکۆ خۆی پێشکەش نەکردو علەمایەکانی ئێمە تا ئێستا یان زانکۆ دەستەکانمان یان دەستگاکانمان ئەوە نەبوونە کە خۆیان فەرزکەن بە شوێنی سەرچاوی بیرکردنەوە و تینگتانک هاوکات سیاست مەدارانیشمان وا سەیری زانکۆیان نەکردووە سەیری زانکۆیان ڕەنگە بە گشتی وا کردووە کە مەشوێنی بڕوانامە و لە ڕاهێنان و زیاتر شاهادە بەخشینەوەیە بۆ نەک وەکو شوێنی بیرکردنەوە سەرچاوی چارەسەرکردنی حەلەکان تینگتانکەکان ئێمە ئەرچی ئێمە هەیە کە ئەو جەوە بڕخسێنین ئەو گۆڕانکارێن بەشێکی گەورەی ڕیفۆرمی خوێنی باڵا سیستمی هەیکەلی ئیداری زانکۆکان بۆ ئەوەیە سنتەری توێژینەوەکان بینن ناو هەناوی زانکۆ بیانکەین بە تینگتانگ ڕەبتیانکەین لەگەر مجتەماع وای لێ بکەین کە هەم زانکۆ دەست پێشکەر بێت لە پێشکەشکردنی پرۆژە بۆ گۆڕانکاری جدی و هەم کۆمەلگاش و سیاسەتمەدارانیش زانکۆەکان ینی تەناو زانکۆیا زانکۆ بێتە ناو سنتەرانە خۆی لە ناو زانکۆ سنتەر هەشت بوون لە دەرەوە بوون بۆ نمونە سنتەری کوردۆلۆژیا مەڵبەندی کوردۆلۆژیا کە مەبەست لی تینگتانکێک بوو دروستکردنی تینگتانکێک بوو لە دەرەوە بۆ ئێستا هێناوتمانە ناو زانکۆ بەڵام کە دێتە ناو زانکۆ شێوازی ئیدارەکەی دەبی دەستکاری بکەن بە جۆرێک کە ئەوانەی بیرکەرەوەنە مامۆستاکانی زانکۆ لە بواری زانستەمرۆیەکان بە جۆرێک استفادی لێ بکەن مەسەلەن یاسا کارجێڕی سیاسە قانون هەر یەکەی بە شێوازێک بیکا بە سەرچاوەیەک بۆ دەرخستنی پرۆژە کە باسی پرۆژەش دەکەین مەفروزە حکومەت ئەگەر بیر بکاتەوە چۆن تعامل لەگەر تێرۆریزم بکە مەفروزە لە زانکۆ مەشاریعی بۆ بێت کە چۆن تعامل لەگەر بەغدا بکە چۆن تعامل لەگەر چاکردنی کێشەی ئاوەڕۆی بووە تا ئێستا ئەوان گوێ من باسی تعامل دەکەم لەگەر کێشەی بێکاری کێشەی بێماڵی کێشەی سەکەن کێشەی ئاوەڕۆ کێشەی کۆلێرا کێشەی هەمووی هەر کێشەنین هەمووی بەرەنگاری میلەت نابنەوە باش تعامل ناکەن یا زانکۆ بێ بەرهەم هەردوولایەنەیە کەلتورێکی ڕقی 20 ساڵ 30 ساڵ 50 ساڵمانەیە لە عێراقی کۆنەوە زانکۆ وەکو سەرچاوی چارەسەرکردنی کێشە و بیرکردنەوە تێڕوانی نەبووە ئەو کەلتورەی کە زانکۆی جیهان ئەو شوێنەی داگیر کردووە لە کوردستان هێشتا داگیر نەکردووە لەو ڕوتی ڕێفۆرمەدا هاوکاریکردنی زانکۆکانە بۆی ببن بۆ ئەو مەڵبەندەی کەەوە عقل تێدا ڕێڕەوی حکومەت دیاری باشە ئیتر لەمە بەدوا بۆ نمونە ئەگەر زانکۆ وای لێت لە ئایندێکی نزیکدا کە ئیتر بۆ خۆی بەحەس بکە ئەگەر بەحسەکان لە کاتی کێشە و قەیرانەکانە ئەگەر بە توێژینەوە زانکۆ وەڵامی هەبوو ئەنالیزی کێشەکانی کردبوو ئەو کاتە بۆ نمونە بڵین سیاسیەکان گوێ ناگرن بەڵام زانکۆ ئەکتیڤە خەریکە بەم ئاقارەیە بڕوا لە ئەنجامی ئەم کارانەتان ئەو ریفۆرمە زەمینەیەک دەرەخسێنێ کە لە کەمتر لە 5 ساڵدا نەواتی ئەو شێوازە بەدەربکەوێ لە ئێستاوە پرۆسەکە دەست پێ بکە و کەوا بناغەکانی بۆ بچەقێ بەڵام بەرهەمە ڕاستەقینەکەی بە هەستپێکراوی لە کۆمەلگادا ڕەنگە لە مەودای چەند ساڵی ئایندەدا هەستی پێ بکرێ بەڵام بە مەرجێک ئەو ریفۆرمە بەردەوام بێ پشتگیری بکرێ زانکۆکانیش بەو شێوازی کە بڵین داڕشتنەوەی هەیکەلی کارجێری و تەمویلیان سەر بگرێ چونکە ئەمەش بەڕاستی سەرخستنی ئەوە پێویستی بە گۆڕینی قانونە
باشە تۆ متەفائیلی بەوەی ئەگەر بۆ نمونە لە کابینێ ئایندەدا حکوومەت تەشکیل کرا دکتۆر هەمان دکتۆر وەزیر نەبوو بۆ نمونە نەخشە ڕێگاکەت و خەونەکانت و هەر هەمووی وەلاوە نەنرێت و جارێکی تر بڵێ بڵێ ئەمە هەمووی غەڵەتە کاکەم کابرا زۆر پیاوێکی خەیاڵ بڵاو بۆ خۆی لە بەریتانیا دانیشتووە ئێوێ ئێرە بک بە بەریتانیا هەمووی وەلاوە نەنێت چون کەم حاڵەتەمان لە کوردستانە زۆر دیوە وەزیری تازە لە چایچێکەوە ئیگۆڕێ هەتا ستراکچەرەکە بەڵێ من متەفائلم من خۆم چاچێکەکەم نەگۆڕیوە دڵنیا بە لە یەک لە کە من پێی متەفائلم ئەویشەوەیە ئەوەڵەن گۆڕانکاریەکان گۆڕانکاری حاجت بوونە زەڕورەت بوونە پێویستیان پێ بووە خەڵکی هەرێم سەرکردەکانی ئەکادیمی مەطلبیان بە ویستویانە ئێستا دەرفەتیان ئەوە بووە کە بە هاوکاری وەزیرش و حکوومەتیش ئەتوان ئەنجامی بدەن ئەوە یەک کەواتە زەڕورەتە ئەو گۆڕانکاریان داهیناوە گۆڕانکاریەکانیش لە هەمە لایەنن لە هەموو لایەنێکی ژیانەوە گۆڕانکاری کراوە یەک گۆڕانکاری نییە کە میزاجی کرابێ وەزیرێشتر بێ تێشدا لە چەندین لاوە گۆڕانکاری بنەڕەتی کراوە تاقی کراوەوە سەری گرتووە لەوەش گرنگتر ئەو ڕیفۆرمە چەند قورسە بۆ بە قورسایی وەرگیراوە بۆچی تەحەدیاتی وا گەورەمان قبول کردووە لەبەرەوەی ئەمە بۆ درێژخانە ڕیفۆرمێکە پرۆسەیەکە بەرنمەیەکی درێژخانە بە 20 ساڵی تر بە 30 ساڵی تر یاڵە تەواو دەبێت کەواتە ئەگەر بەهات باو بە کورتخانەی دانرابایە ویستبمان مەسەرەن من ویستبمان ئەو شتەی ئێستا دەیچێنم هەر خۆم بیدرومەوە خلالی ساڵێک 2 ساڵ معناوەیە پێویستی بە ینی پلانی درێژخانی تێدا نەبووایە و حاجت نەبووایە و قەناعەتی گشتیش نەبووە لە دەستگاکانی خوێنی باڵا سبینێ وەزیرێکی تر ئەوەی وەزیری پێشتری بە میزاجات دایدەناش بە میزاجات لای دەبە ئەوەی کەوا بە موقع دروستی کرد و کورتخانەش بە موقع کەواتە سەلمێنراوە کە کۆمەلگای ئێمە ئەم ڕیفۆرمی تۆی قبول کردووە مە قەناعەتم هەیە لەوەی کەوە ئەو ڕیفۆرمێکی ئێستا ئەنجام درراوە بە دەستی سەرکردە ئەکادیمیەکان و بە بەشداری بامۆستایان و تەڵەبەکان و حکوومەت و هەموو کۆمەلگا ئەنجام درراوە لەگەر کاتیشدا کە تێدە پەڕێ قەناعەت زیاتر دەبێت بۆیە وەزیری داهاتوو کە لەسەری بینا بکە بەردەوامەتی بە سەورە دەکات ئەگەر بێت و تێکی بدا ئەمە انقلابێک کە کۆمەلگای قبول ناکە بۆیە تەفاعلم زۆرە لەوەی چونکە ضرورەت دروستی کردووە ضرورەتیش دەیهێلیتەوە زۆر باشە علاقەشی بە میزاجاتی وەزیر نییە زۆر باشە باسی دەستێوەردانی بۆ نمونە باسی نازانم تێوەگلان وشەیەکی باشیان باسی مەسەلەن بارگاوی بوونی زانکۆمان کرد بە ململانە سیاسیەکان لە هەر حاڵەتێکا بەڕستان باسی ئەوتان کرد کە لە شێوەی دبیتانە بۆ مناقەشەکان تا ڕادەیەک ئەگەر لە شێوەی دبیتانە بێ ئەنی هەروەکو ناوچە و لق و ڕایەڵە و هەمان ینی دنیابینی و ستایل و جۆری مناقەشەی سیاسیەکان نەزان کۆش مداخەلەی زان کۆش بەڵام ئەگەر واش بێت مەسەلەن شەرعیەتی بە دەستێوەردان و هاتنە ناوەوەی ناو حرەمی زانکۆ لەلایەن هیچ هێزێکەوە خۆی دەستێوەردان و هاتنە ژوورەوە و ئەوە شەرعیەت بە تەبیعات وەڵامەکە لە خۆیدا نییە نادرێ بەڵام ئەتوبی دەی شەرعیەت نەیدەی شەرعیەت ئەمە دێتە ناو زانکۆ تەحەدا شتەکەم نەتیش نازانێ لەوەدا نەک لە دەسەڵات لە ئۆپۆزیسیۆنیش و لە خەڵکی تریش هەموو ڕۆژێ دەکرێت سەبەبەکەی چییە دەبێت و لە ڕەگ وڕشەوە سەیریکەی هەرچی هەیە ڕخنەی هەیە لەسەرەوەی فلان حەزب تەدەخولی کرد فلان ئۆپۆزیسیۆن هاتە ژوورەوە ئاخر دێتە ژوورەوە لەبەر ئەوەی سیستمی خوێندنی باڵات مەفهومی شێوازی داڕشتنی علاقی ئەو لەگەر کۆمەلگا بەو شێوەیە کە خەڵک وای سیر دەکا وەکو بەشێک لە تەواوکەری هەم دەسەڵات دەبینی وەکو تەواوکەری هەموو دەستگایەکی تری سەر بە حکوومەت هەم ئۆپۆزیسیۆن دەیبینی وەکو دەستگایەکی تر و کەوا سەرچاوی تیر و هێرش بێ لە بۆی ئەوەی کە کێشەکەمان لەوەدا نییە خەڵک دەستێوەردان دەکات زانکۆ خۆی بە شێوازێک ئیدارە دەکرێت قابلی دەستێوەردانە لەگەر هەر دائیرەیەکی تری حکوومەت زۆر باشە کەواتە مەسەلەن زانکۆ ئەگەر فەرقی نەبێت لە هەر دائیرێکی حکوومەت کەواتە نەمەڵەتی بیرکردنەوەی تاوەکو ئێستا نەتوانیوە دروست بکە لە کوردستانە بەڵام هەڵوێستی جەنابی وەزیر من ئەوەی کە لە فەیسبووکە هاتووە نزیکی 25 پرسیارەت بۆ هاتووە دیارە لەو گەنجە داغ لە دڵانن کە لیانیان خواردووە باسی ئەوەکەن باسی بێ هەڵوێستی وەزیرەکەن مەسەلەن ئەڵێن ئەبواە پشتی بگرتینە بواە فشارێکی بکردا بواە هەڕەشەی ئیستیقالی بکردا ئەگەر ئیستیقالەش ناکا وەڵامت چییە بۆ گەنجانە طبعا نەقدەکەیان قبول نییە لەبەر ئەوەی ئەوان یان بێ ئاگان یان خۆیان بێ ئاگا دەکەن هەڵوێست لەوە زیاتر کە من لە ڕۆژی یەکەمەوە کەوان داوای چاکسازیان کردووە و ناڕزایی خۆیان دەربڕیوە لە چەندین مەظاهری ئیجتیماعی من چوومەتە ناویان و پاڵپشتیوانم کردووە تەئیدم کردوونەوە گوتون قسەکەتان ڕاستە ئەوە یەک دوو هەم
کە تووشی کێشە بوون تووشی قەیران بوون هەندێک لێدانیان پێکەوت من یەکەم کەس بم چوم لەگەر خودی ئەو مامۆستا بەڕێزانی کەوا لێدانی شاخوار بوو عذاب درابوون یان خۆیان بە قوربانی ێزانی لەگەڕوان دانیشتم شەوێک لە شەوەکانەوە یەک لە مامۆستا بەڕێزەکان لێرەیە لە سەعات 9 شەوە تاوەکو 1 بەیانی لەگەریان دانیشتم باسی چارەسەری کێشە دەکەم مەجبور نەبوومە بێم لەگەریان دانیشتم ئەمە ئەگەر بێت و بۆ ئەوە نەبووی علاجی مشکلیان بکەم و کەوا وەزیر بێ پشتیان بگری و هەڵوێست بنوێنی و لۆس بنێ لەگەر چێ ڕوکنەکانی دەسەڵاتە قسەم لەگەر کردوونکەوە یەکەچیان عذاب نەدرێن حەقیان نەفەوتێ حرمەتی مامۆستا ڕانێت دومین تەڵەبەکان لەگەریان دانیشتم بە سەعات لەگەریان دانیشتم و هەواشم کردووە کە جەنابی سەرۆکی حکوومەتیش بێ لەگەریان دانیشی لە ژوورێکدا دەدوازە لەو تەڵەبانەی کە خۆیان دەرن لە دانێ خواردووە بۆ ماوەی 4 سعات لەگەر سەرۆک وەزیران دانیشتن و بە وجودی خۆشم و پێشتریش بخۆم لەگەریان دانیشتم زۆر باشە دەبێ ئەمە بابزانانی خەڵک بێ هەڵوێستی ئەسڵەن ئەوە بێ هەڵوێستیە کە ئینکاری ئەو نوع هەڵوێستی وەزیر بکەیت کە وەزیر هاتووە تەصحیح بە بن لە هەولێرەوە هاتووم خوتوڕەم وەرگرتووە لەوەی کە سمعی خۆم کە یەکێک لە بەرچاوی خەڵک قسەیەکت پێ بڵێ لە بەرچاوی خەڵک ئیهانەیەکت بکە من ئەو هەموو خوتوڕەیە وەرگرتووە چوومەتە ناو تەڵەبەی معارەزە لە ناو ئان خوتبەشم داوە قابلی ئەوە بوو هوهاشن لێ بکرێت یەگەی مخاتەرم کردو لەگەر مامۆستایەکانی معارەزە دانیشتم تەڵەبەکانی معارەز دانیشتم پشتم گرتوون لە دوای ئەوە چیمە هەر لە سەرۆکی حکوومەتەوە بگرە هەتاکو دەستگا ئەمنیەکان داوام لێ کردوون زەبط نەفس تعاون ئاگایان لێیان بی مەجلیس تحقیقیم داناوە لە ناو وەچوومە ئەنجومەنی زانکۆی سلێمانیم هێناوە دام ناو گوتمان دەبێ حاسم بلەوە من بە شخصی ئیدانەی هەموو دەستدرێژێکم باشەکەواتە لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا من تەکمیلەکەم مساعدیش دەنابێت بن لە کۆنگرەی ڕۆژنامەوانی لە بەردەمی سەحافە ئیدانەی هەموو دەستدرێژێکم کردووە کە سەر چۆتە سەر مامۆستایان باشە موقف لەوان چیان دەوێت ئیلاز وەزیر استقالە بکە ئەوان غەڵەتن وەزیر استقالە بکە ڕادەکە وەزیر استقالەوی سێ چرکەیە لەحظەیەکە بزر دەبێت دوای ئەوە تەسیر لەسەر ئەحداث نامینێ ئەسڵەن من بەڕاکردنم داناوە من بە ترسنۆچیب داناوە دەبێت ئەویش چاوی لەوە نەبی خۆی غەڵەتێک دەکا دەستە شوێنێک لێی دەدرێ بە غەڵەتی خۆشی بە مبادرەی خۆشی دوایی بە وەزیر دەرێ بڕۆ استقالە بکە ئەسڵەن داواکەی ئەو ناڕەوایە داوایەکەی و ناحەقا ئەو بێ موقف بووە نەهاتۆ دیفاع لە موقف دومیش بێ هەڵوێستی بە ئەو خەڵکەنشت پێ بڵێم کە بە خۆیان دەڵێن نازانم سەرکردەکانی ئەو بزودنەوەیە کە دیتیان وەزیر موقفی هەیە و ئیدانەی موقف دەکا و دێ لەگەر دەسەڵاتیش و لەگەر قسە دەکا و جێ لەوان دەگری و خوتوڕە بۆ شخصی لەسەر سمعی خۆشی وەردەگریتن کوانێ ئیشادیان بۆ مۆزوعەکوانی دەستخۆشیان لە وەزیر بۆی کە پشتی گرتوون کوانی مووقفیان لەوەی کە بڵێن ئافرین بۆی کە پرسیارێک هەیە هەر بۆت هاتووە لە ڕێگەی فەیسبوک و هەر سەبارەت بەم پرۆژەیە لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیان ڕادگەاندووە بۆ خوێندکاران لە هەوڵی ئەو کاتێک کە مداخەلەت کرد لە کێشەکانیانە وتوتە دڵنیاتانەکەینەوە لەوەی ئەمە لە کۆڵینەوەیکی جدیەکەین لە تەحقیقەکەیان ڕایگەیەنین ئایا تەجاوزی حرمی زانکۆ کراوەیان نەکراوە بۆ تا ئێستا ئەعلانتان نەکردەوە ئەو مەجلیس تحقیقیە زانکۆ دەبێ بیکە زانکۆ صاحبی ئەمرەکەیە صاحبی ئیشەکەی صاحبی ساحەکەیە لە زانکۆ خۆیان خەبیرەکان ئەوانە و دەسەڵاتیشیان هەیە ئەوەی من کردمەوە بوو هاتم بە وجودی من ئەنجومەنی زانکۆ دانیشت بە هاندان و بە پاڵپشتی خۆشم و هاوکارانم بڕیاریەکی زۆر جەری ئانیاندا هەم لایەکەوە ئیدانەی دەست درێژیان کرد ئەوە مامۆستاشمان هەیە شایدە و نووسینەکان شایدن و مەجلیس تحقیقیان دانا یەکێک لە ئەندامانی ئەو مەجلیس تحقیقیە یەکێک لە محققەکان ئەو خودی یەکێک لەو ڕاگرە بەڕێزانەیە کەەوە هەم هاوسۆزە و هەم خۆشی بەشدارە و هەم خۆشی لە گروپی ناڕزایەکانە واتە زانکۆ بەو کارە هەڵدەستی وەزیر مەفروض نییە بێ لە وردەکاری دەستکاری بکە هەرچی وەزیر بیکە بە تەدەخل حساب دەکرێت لە بێلایەنێتی ئەو لێژنەیە جا بۆیە کە لێژنە ئیشی خۆی دەکات دەبێت چی بۆ نەتیجەکەی خۆ ئەبێت جەنابی وەزیر بۆ نمونە ئاگای لێبێ بەڵێ حرەمی زانکۆ بەزێنراوە ئەوەی من ئاگام لێیە لێژنەکە ماوەی نازانم 106 سعات شتێکی وایان باس کرد بە چەندین سعات گوێ لە ئەدلە گرتووە سەیری ئەدلەی کردووە گەیشتۆتە ئستنتاجی ئەخیری قەولە خۆیان بە ڕسمی ئەعلاریشی بکەن و بەرزیشی کەنەوە کە بەرزیان کردەوە وەختە من بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی بەرزەکەبەوە ئەو شتە هەتا ئێستا نەگەیشتۆ بە من نە بە فەرمی نە بە نافەرمی ئەوەندەی من ئاگام لێیە لەبەر فترەی ئیمتیحانات تۆزێک ساردیەکیان لێ کردبوو بەڵام ئایا بەو زوانە کەی دەیکەن ئەمن ئەوەندەت پێ دەڵێم ئەگەر دەست دێشیریکردن لەلایەنی دەسەڵات بیان ئۆپۆزیسیۆن بێ لایەن مامۆستایەکی هەر ئیتیجاهێک بێ قبول نییە با ئەو کەسەی دەست درێژی کردووە مەهماکان ئیتیجاهەکەی بازەڕی بەکەی بدە قبول نییە چیەکەن لێژنەکە کە پێشنیازی ئەوە دەکات ئەگەر قانونی شکامی دەوێت بە پێ قانون تەعامی لەگەر بکرێت ئەگەر محکەمەی بێ بیبین ئەگەر دەرکردنی بووی دەربکرێ ئەگەر
بە هەر چۆنێک بێت دەستنیشانی ئەگەر هەر لایەنێک مەسەن بە پێی یاسا حرەمی زانکۆی کردی بە پێی یاسا بە پێی سامامەلێ لەگەر دەکرێت خۆی حرەمی زانکۆ چێ بەنای یاسای شکاندووە یان نشکاند باشە شکاندوێتی یاست بەس لەبەرەوەی کە 45 پرسیارت بۆ هاتۆ ئێستا کاتی ئامادەبوانی هەر پرسیارێک دقیقەیەک بۆ هەیەیان دقیقە و نیوە شتێکی وە سەبارەت بە پرۆژەی زانستخوازی بەردەوام کە داوا لە مامۆستایانەکرێ 50 خاڵکۆ بکاتەوە لە بەشداری چالاکانە زایدەن ئامادەبوون لە سیمینارەکانە کە ژمارە و خاڵانە زۆرە بە جۆرێک مامۆستانی ماندوو کردو کە توانای جستەی و دەرونی کەم کردوێتەوە تەنانەت هەند مامۆستا بۆ کۆکردنەوە ئامادەبێ کەواتە بووە بە خاڵخاڵێن ئامادەبوون لە ناو سیمینارەکانە بەڵام پاش ئەم ناوڕە وەڵام بەرەوە بەڕزان پاش ئەم ناوڕە جەنابی وەزیر وەڵامی ئەم پرسیارانەی فەیسبووکاتەوە